بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئێمە لە ئەڵقەی ئەم جارەدا لە بەرنامەی دین و دنیا هەوڵماندا لەسەر بابەتێک ڕاوەستین هەڵوێستە بکەین کە کێشەی هەنووکەیی خەڵکی کوردستانە کۆمەڵگە ئیسلامیەکانە و چۆنەتی مامەڵەکردنیان لەگەڵ و بابەتە تازانەی کە دێنە نێو ژیان و کۆمەڵگاکانیانەوە بە تایبەت لەسەر تەوەری مامەڵەکردن بە دراو لە ئیسلامدا ڕادەوەستین چونکە لە زەمەنی ئێستەماندا مامەڵە بە دراو زۆر ئاڵۆز بووە. وێڕاوەی کە کۆمەڵگە ئیسلامیەکان چەندین جۆر دراوی تێدایە و ئاڵوگۆڕی پێوە دەکرێت و مامەڵەی پێوە دەکرێت و هەر نرخیان هەر یەکەیان لەم دراوانە نرخێکی هەیە و قیمەتێکی هەیە بەها و پێوەرێکی هەیە بۆ کارکردن و بۆ مامەڵە لەگەڵ یەکتری و کوڕین و فرۆشتن و کاڵاکان. ئێستا بە تایبەتر جۆرە دراوێک هاتۆتە ئارە پێی دەوێترێت دراوی ئەلیکترۆنیە دراوی دیجیتاڵی و گریمانەیی. ئەمە بابەتەکەی ئاڵۆستر کردووە، ئەمە بازاڕەکەی پڕقەیران کردووە بەوەی کە خەڵکێکی زۆر کێشیان بۆ دروست بووە بە مامەڵەکردن بەم جۆرە دراوەوە بە ئومێدی قازانجکردن و بەدەستێنانی پارەی زیاتر چوونەتە نێو ئەم پرۆسەیەوە دراوی دیجیتاڵیان کڕیوە بەشداریان کردووە لە هەندێک کۆمپانیایی تایبەت بە دراوە دیجیتاڵیەکان بەڵام بەداخەوە خەسارە و مەند بوون تووشی گرفت بوون و کێشەی گەورەیان بۆ دروست بووە. بەدەر لەوەش لە مامەڵەی جۆرە دراوەکانە کە هەن بە کاغەز یان بە ئاسن دیسان ئەمەش فێڵ و تەڵەکەی تێدا کەوتۆتەوە هەتۆتە ئارە و فێڵکردنی تێدا لەگەڵ یەکتر زۆر بووە لەم ڕێگەیەوە کێشە بۆ خەڵکی دروست بووە. جایەمە بۆی بەرچاوی هەموو لایەک ڕوون بێ چونکە گرنگە بەلامانەوە ئەوەی ئەنجامی ئەدەین ڕۆژانە تا چەند لەگەڵ ئیسلامات دێتەوە تا چەند لەگەڵ بنەماکانی کارکردنی ئیسلام و موسڵمانان لە مامەڵە و دراو یەکانگیر دەبێ و جێ دەگرێ. ئێمە قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین چونکە ئەمە بۆ موسڵمانان دەبێ گرنگ بێ. لەو ڕێگەیەوە پارەکانیان سەرۆت و سامانەکانیان حەڵاڵ دەکەوێتەوە یان حرام خوا نەخواستە کە دنیا و دوا ڕۆژیشیان پێوەبەندە دەکرێ لە یەک کاتە هەردووچی لەدەست بدەن. بۆم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا دەرۆ کۆتری پێشنێژ و تاخوێن لە دەڤەری ڕانیە و ڕاپەڕین گفتوگۆ دەکەین. بەڕێز مامۆستا عەبدوڵڵا زۆر بەخێر بن، حەزیەتمان داون گەیشتە ئێرە لە سلێمانی بەخێر بێن. زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ئێمە با دەواازەیە بکەینەوە بچینە ناو ئەم بابەتە فراوانەوە ئەمێ دەکەین کە بینەران بە وردی سەرنجمان بن و لە زانیارەکانی جەنابەت کەڵک وەربگرن. دەمانەوێ ئەو بنەما و شێوازی کارکردنی کە ئیسلام بۆ مامەڵە بە دراو لە بازاڕەکاندا دیاری کردووە هەندێک ڕوونکردنەوە بفەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەخساندنی ئەم دەرفەتە. ئومێد دەکەین بتوانین بەرچاوڕوونیەک بدەین بە موسڵمانان دەربارەی هەندێک لە مامەڵە بازرگانیەکانی ئێستا و بە تایبەتیش ئەو بابەتەی کە جەنابەت باست کرد مەسەلەی دراوی ئەلکترۆنی یان دراوی گریمانەیی یان دراوی ژمارەیی زیاتر هەڵوەستەی لەسەر بکەین و هەندێک شتی لەسەر باس بکەین ئینشاءڵڵا. بەس بەر لەوەی من بێمە سەر بابەتی ئەو بابەتەی جەنابەت ینی پێم حەز دەکەم وەکو پێشەکیەک دوو خاڵ باس بکەم بۆ ئەوەی بینەرانی خۆشەویستمان جوانتر لە پەیامەکەمان حاڵی بنەوە بتوانین باشتر پەیامەکە بگا بە شوێنی خۆی ئینشاءڵڵا. طبعاً زۆر کەس هەیە کە تۆ دەڵێی ئەو معاملەیە مەکە کاکە حرامە گلەی ئەوە دەکات لە زانایان و لە مامۆستانی ئاینی و لەو کەسانش کە پێی دەڵێن کاکە ئەو معاملەیە مەکە حرامە یەکسەر دەڵێ کاکە
خەڵکی مسلمان هەر فێر بۆ دەڵێ حرام 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 ینی وا فێر بووە کە پارە و سەرۆت و سامان و ماڵ و ئەوانە لە ئیسلامدا هیچ بەهایەکی نییە و مسلمان دەبێت بەس خەریکی قیامەت و خەریکی وەرع و مزگەوت و ینی زۆر کەسەیە کە تۆ دەڵێ حرامە یەکسەر ئەو نەزرەی بۆ دروست دەبێ بێ ئاگای لەوەی کە ئیسلام چەندە باخی بە سەرۆت و سامان و بە ماڵ و پارە و بە کار و کەسابەت و بە تیجارەت و ینی بێ ئاگای لەوەی کە قورئان چەندە بە گرنگیەوە باسی ماڵ و سەرۆت و سامانی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندە بە گرنگیەوە باسی کردووە واقعی هزار ساڵەی خلافەتی ئیسلامی کە حکومڕان بۆ چۆن بە گرنگیەوە ڕوانیویانە ماڵ چۆن تەعاملیان لەگەڵ کردووە لە هەموو ئەو شتانە بێ ئاگایە کەسێک شارەزا بێ و کەمترین شارەزایی هەبێ لە ئیسلام دەبینێ ینی پلەپایی ماڵ و سەرۆت و سامان لە ئیسلامدا کەم نییە زۆر زۆر گرنگە زۆر گەورەیە ینی بەسە بۆ بایەخدانی ئیسلام بە سەرۆت و سامان و ماڵ بە پارە و پوڵ بە دەوڵەمەندی کە ڕوکنی سێمی دینەکەمان کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئیسلام بنیادنراوە لەسەر شاتمان نوێشکردن سێمیان زەکاتدان زەکات لە چ دەدرێ زەکات ئەسڵەن لە ماڵی زیاد دەدرێ نەکرد لە ماڵ دەبێت تۆ هێندە دەوڵەمەندی مسلمان هێندە کار و کەسابەتی هەبێ و پارەی هەبێ و ئیش بکە و تیجارەت و بازرگانی و معاملەی زۆر بکە تا پارەی دەبێ و زەکاتیش دەدە زەکات لە پارەی زیاد دەدرێ کەسێک ینی دقت بدا لە قورئانی پیرۆزدا خوای گەورە دەفەرمێ دەربارەی لە هەموو ڕۆژەکانی هەفتە 1 ساعات قەدەغەی کردووە کە معاملەی تدا بکرێویش ئەو کاتێکە يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله بس أو كاتك بانك درابون يجي جمعة أويش بو كسك جمعة لسر واجبة كسك جمعة لسر واجب نبي مثلا من دال جن غير مسلمان إلى بعض لو مسلمان دادجي أتوناتو هين جمعة بليد بازار داخلي غير مسلمان أو جمعة باوري بجمعة هرنية بازار خويدك من دالك ژنێک کەسێک کە جمعەی لەسەر واجب نییە ئەویش بازاری پێدا ناخرێت بەس ئەو کەسێک کە جمعەی لەسەر واجبە دەیەوێت بچێت لە کاتی بانگدان تا جمعە دەکرێت لە هەموو هەفتەدا ئەو کاتە حرامە کار و کەسابەت دوای هێندێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله دوای هێندێ بڕۆن دوکانەکانتان بکەن ئێستا خەڵک جمعە بازاردا دەخا دەڵێ ئیسراحەت دەکەمەوە شتێکی عرفێکە بخۆیان دروستیان کردووە لەوانەیە شتێکی باش بێ بەس لە شەرعدا ئەو تەکلیفەشی نییە جمعەش نابێت ڕاوەستی جمعەش بەس کاتی جمعەکردن بووە کاتی نوێژکردنی جمعەت کرد و خوتبەت گوێ لەگرت و تەوابوو یەکسەر بڕۆ دەڕابەی دوکانەکەت هەڵدەوە بەدەر لەمە ئیسلام ڕێگر نییە لەوەی کە تۆ کەسابەت کرد نە بەعکسەوە ئیسلام زۆر هاندەر بووە ئەنی تۆ حەزارەت ئیسلامی بخوێنەوە حەزارەت ئیسلامی بەچ بنی بڕبڕی پشتی حەزارەت ئیسلامی ئەو هەموو حکومەی ئەو هەموو وڵاتی کردووە لە ڕێگای ینی اقتصادێکی بەهێزەوە بووە لە ڕێگای مەشاریعی گەورە بووە ینی وای لە هاتووە لە هەندێک سەردەمی دەسەڵاتی ئیسلامیدا کە پارە ئەوەندە زۆر بووە ماڵ و سامان ئەوەندە زۆر بووە بۆ دەرەوە بەڕێکراوە یعنی لەوانی لەردا خەلەلێک غەڵەتێک هەبێ ماوەسا باس کە لەوانی زۆر جار ئێمە وەکو مامۆستایانی ئاینی یا وەکو بانخوازەکان یا وەکو ئەو کەسانی کە دین بە خەڵک ڕادەگەێنن زیاتر تەنانەت لە ژیانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم تەرکیزمان لەسەر جانیبە فەقیری و دەستکورتی و هەژاری و نەبوونیەکەی کرد بێتەوە مەسەڵەن کەس نییە لەم کوردستانە لەم وڵات و لەم ئومەتی ئیسلامیە نەیبیستی بێ کە لە ماڵی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام جاری وا هەبووە سێ شەو و سێ ڕۆژ ئاگر نەکراوە فعلا زۆر تاکید لەسەرەوە بەڵام ئەگەر ڕاستی ئەگەر ژیانەکە بە کاملی هەمووی بخوێنیەوە ڕاستە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەرحەلەی زۆر زۆر فەقیری ئەوای بینیوە بەس مەرحەلەی زۆر زۆر دەوڵەمەندی و هەبوونیشی بینیوە مەرحەلەی وای بینیوە باشترین وشتر کە لە مقابلی باشترین ساری ئێستادا بووە لە ناو مسلمان و غەیرە مسلمان لە مەدینەدا وشتری پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ مسابقە بەکار هاتووە ینی باشترین وشتری پێغەمبەر بووە مەرحەلەی وا هاتووەتە پێشێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە بەخشندە بۆ ئەوەندەی بەخشیوە غەیرە مسلمانەکان وا وەصفیان کردو یعطی عطاء من لا يخشى الفقر وا دەبەخشێ هەر نازانێ فەقیری چییە ناترسێ لە فەقیر یان هاوڵی وامان هەبوو زۆر دەوڵەمەند و بازرگان بوو ئەکید عەبدوڕەحمانی کوڕ عەوفمان ئەگەر مرد ئەو میراتێکە لە دوای بەجێ مابوو زێڕەکە ئەوەندە زۆر بوو بە کوین و بە تەور و بە تەرداس بەشیان دەکرد ینی ئەو نەزرەیە کە دروست بووە لەوانێ لە لای زۆر کەس بەرامبەر بە ئیسکە لە دەرەوەی بازنەی ئیسلامدایە و حتا زۆر کەسی مسلمانی ژەوەی کە لەلا دروست بوو بێ ئەوە ڕاستی شتێکی غەڵەتە شتێکی هەندێکیان پێیان وایە مەسەلەن ئاینێک 1400 ساڵ لەمەوبەر هاتبێ بۆ مرۆڤایەتی لەوانەیە نەتوانێ وەڵامی ئەو پرسیار و گرێ کوێرەیانە مەسەلەن بکاتەوە کە ئێستادا دێنە گۆڕێ بە تایبەتی ئەو لەسەر ئەو بابەتە نوێیانەی کە دێنە ناوجیهانی ئیسلامیەوە بە تایبەتتر
دراوە دیجیتالی ڕاست ئیسلام ئەتوانێت وەڵامی ئەوانە بدات بەڵێ بەتەکید ئەمە لە خاڵی ئەو پامە کەمێکی ماوە بیگەنم باسی ئەوەش وەڵام دەم انشاءالله طبعا ئیسلام زۆر بایەخی وەکتم بە سەرۆت و سامان و بە بارەکۆکردنەوە بۆ شتاندەوە لە حەدیثی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئەتو نابێ خۆزگە کەس بخوازی بڵێ خۆزگە حاڵمە کوفلانی فلان کەس بە بەس ژیانی خۆت ڕازی بە بەس لە دوو حاڵەت داتو بۆ تێ خۆزگە بە حاڵی ئەو بخوازی بڵێ وەکو ئەو بوو باشتریش بمناو یەکێکیان رجل آتاه الله مالا فسلطه على هلكته في الحق بڵێ خوا ماڵێکی داوەتێ یارمەتیشی داوە و یار وای لێ کردووە بەسەر خۆی دازاڵ دەبێت لە حەق و چاکەدا سەرفی دەکە ئەو کەسە کە ماڵی دراوەتێ ئەتوو دروستە خۆزگە بە حاڵی بخوازی غیبتە بە حاڵی بخوازی بڵێ خۆزگە من جۆکو ئەو بام نەک ئەو نەی بێ بەس خۆزگە من جۆکو ئەو بام دووەمیان ورجل آتاه الله الحكمة آتاه الله القرآن فهو يقوم به آناء الليل وأطراف النهار کەسێک کە خوای گەورە حکمەتی داوەتێ علمی داوەتێ قورئانی پێوەخشیوە ئەوی شەو ڕۆژ پێی هەڵدەستێ و خزمەتی پێ دەکا و دەیگێنێ و ئیشی پێ دەکا ئەو دوو کەسە بۆ دەتوانێتەوە خۆزگە بە حاڵیان بخوازی لەوە زۆر بە کورتی و زۆر ینی بە کورتی کە پەیامەکەی بێنین ئیسلام ئەوەندە بە گرنگی تەماشای ماڵ و سەرۆت و سامان دەکا علەمای ئیسلام هەموویان کە ئیستقرائیان کردووە دەڵێن مەقاصیدی شەریعەی ئیسلامی مەبەستەکانی شەریعەتی ئیسلامی ئیسلام بۆ چ هاتووە بۆ پێنج شت پارێزگاریکردن لە پێنج شت یەکەمیان پارێزگاریکردن لە دین پارێزگاریکردن لە دین لە ڕێگەی کۆمەڵێک ڕێکارەوە دین ئینسان دەبێت دینی پارێزراو بێ پارێزگاریکردن لە نەسل و وەچەی ئینسان و پارێزگاریکردن لە عەقڵ و پارێزگاریکردن لە ماڵ و سەرۆت و سامان یعنی پارێزگاریکردن لە نەفس لە نەسل لە ماڵ لە عەقڵ ماڵ یەکێکە لە مەقاصیدی شەریعە یەکێکە لەوەی کە لەگەڵ دیندا دەبێت چۆن پارێزگاری لە دینت دەکەی ئەوە پارێزگاری لە ماڵ و سەرۆت و سامانیش بکەیت بۆیە لە ئیسلامدا هەموو ڕێگاکان قەدەغە کراون کە بن ڕێگای ناحەق ماڵ لە دەست ئینسان دەدەن خوای گەورە دەفەرمێ کولوا من طیباتی ما رزقناکم طیبات هەم دەبێت پاک بێ هەم دەبێت حەڵاڵ بێ اینجا ئەگەر بینین سەر پرسیاری زنا بێت کە ئایا ئیسلام دەتوانێت لە ئێستادا مەبەستم بۆ ئەوە وەڵامگۆی پرسیارە تازەکان بێ فعلا بەردەوام شتی مستەجید و مستەحدەث و تازە هەیە بەردەوام بەتایبەتی لە مامەڵە و کڕینی فرۆشتن و لە بازرگانیدا زۆر بە ئاسانی دەتوانین بڵین بڵێ چونکە ئیسلام کە شتێکی قەدەغە کردووە لە بیع و معاملات و کڕینی فرۆشتن جا لەخوای گەورە دەفەرمێ أحل الله البيع وحرم الربا خوا بەیعی حەڵال کردووە کڕینی فرۆشتن بە مطلقی حەڵاڵە ئەسڵەن لە معاملە و پارە پەیداکردندا هەموو شتێک حەڵاڵە ئیلا شتێک نەبێت کە ڕێگری خۆی هەیە ڕێگری شەرعی هەیە هەموو شتێک هەموو معاملێک حەڵالە بابەتی فێڵکردن و بەڵام ئیسلام هەندێک شتی حەڵال کرد حرام کردووە غەرەر و فێڵکردن و جەهالەت و نامەعلومی لە شتدا حرام کردووە مەسەلەن تۆ بڵێ ئەو باڵندەیە لە ئاسمانە پێم فرۆشتی ئیسلام حرامی کردووە یان ناو بەحرێکی قوڵ و دەریایەکی قوڵە بڵێ ماسیەک لە فلان شوێنەیە بە کامێرە دیارە و کە تو دەسەڵاتت بەسەردانی ئەگەر دەسەڵاتت بەسەریدا هەبێ مەسەلەن حەوزێک ماسی بیان شوێنێک بە تەیرێک بێ لە ناو قەفەسێکدا بێت دەتوانانی بفرۆشی بەس باڵندەیەک لە ئاسماندا فرێ ماسیەک لە ناو دەریادایە کە دەسەڵات بەسەرداناشکێ بەچی دەفرۆشیە تۆ پارە لە من وەردەگری کە ئەو ماسیێت پێ فرۆشتم و ناسی چۆن بگرم بیگرە بابێتە مڵکی تۆ اینجا پێم بفرۆشە ئیسلام کۆمەڵێک یاسایی داناوە کۆمەڵی قەواعیدی داناوە کە ئەو قەواعیدانە ڕەچاو بکرێ جا من لە سەرەتای بەرنامەکە پرسیارم لەسەرەوە قەواعید و بنەمایانە کرد زۆر باشە کە چوینەوەتەوە سەر هەمان بابەت کەواتە ئەکرێ ئاماژە بە هەندێک لەو بنەمایانە بدەن زۆر بۆ مامەڵە بۆی بینەران بەرچاو ڕوون بن کاتێک مامەڵەیەکیان کرد بە هەر جۆرە دراوێک بە هەر جۆرە چەشنێک با بڵێ ئەم بنەمایانە ڕەچاو بکەن یەک لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە بابەتی مامەڵە و بازرگانیدا هەموو کەس ڕەچاوی بکە بە تایبەتی بابەتی درا و بازاری بۆرسە و بازاری دۆلار و دینار و ئۆشتانە ئەوەیە کە وەکو خوای گەورە فەرمی أحل الله البيع وحرم الربا شتێک خوا ڕیبای حرام کردو ڕیبای حرام کردووە پرسیان ڕیبا چییە بۆەوەی ڕیبا خۆی ڕیبا جۆری زۆرە لەوانمان بیر نەچێن بنەمایانە دێنەوە سەر ئێمە ڕیبا لەوانەیە ناتوانین ئێستا تەفاسیل بە هەمووی باسکەین بەس ئەو مەبەست ئەو بابەتی کە پەیوەندی بە بابەتی درا و دۆلار و بازاری دۆلارەوە هەیە ئەو بابەتە ئەوەیە کە تۆ دینار و دۆلار و دراوەکان کە بە یەکتر دەفرۆشی ئەگەر وەکو یەک جینس بن مەسەلەن دینار بە دینار بێ دەبێ وەکو یەک بن نەک مەسەلەن بڵێ 100,000 دیناری عێراقی ئێستای خۆمان بە 120,000 دینار بفرۆشی ئەوە جایز نییە بەس بە دۆلار بێ جنسیان جیاواز بێ دروست نییە مامۆستا چۆن بە پێی کات بۆ نمونە من 100,000 دەم بە جەنابەت
دوای 2 مانگی تر تۆ 110,000 بدەیتەوە. ئەوە بە شەڕ دروست نییە بە مەرجگرتن دروست نییە بڵێ من 100,000 دەدەمێ دوای 2 مانگیکیان ساڵێکیان مانگێکیکە دەبێت 120,000 150,000 200,000 بدێ ئەوە حرامە و جایز نییە. بەڵام من لە چاکەی خۆمەوە کە تۆ 100,000 داوەتە من وەکو ئیسیفادەم لێ کردووە ئەمڕۆ لە بازار ئیشم پێ بووە ئیشی خۆم پێ کردووە دوایی کە پارەکەت بۆ دێنمەوە بەبێ ئەوەی هیچ مەرجێکمان لە بیندا هەبێ من ئەتۆ چاکەت لەگەڵ کردوم پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم من صنع إليكم معروفا فكافئوه کەسێک چاکەی لەگەڵ کردنی بەش مکافئەی بکەن چاکەی لەگەڵ بکەنەوە تۆ 100,000 بە قەرز داوەتە من کە پارەکەم بۆ هێنایەوە 2 کیلۆ میوە بۆ لەگەڵ خۆ دێنم دیارەکەت بۆ لەگەڵ خۆم دێنم حتا لە پارەی زیادیش پارێکی زیادت بۆ دەدەم بەس بەبی هیچ مەرجگرتنێک ئەوە حرام نییە ئەوە زۆر پێچی لێدا بۆی کە بڵێ ئەمە مەسەلەن مەرجیتیانی و چوزانم ئەمە یعنی بۆ نمونە مەسەلەن کاڵایەک دەداتێ بۆ نمونە مەسەلەن ناڵێت مەرجەکە بنووسێ ینی بە شێوازێک لە شێوازەکان بەڵام لە نیەت و لە ئەساس و لە مەبەستەکەیە ئەوەیە کە ئەو جۆرە قازانجە بکە 100,000 بدا دوای 150 وەرگێت خۆی ئەگەر بەدراو بێ شتەکە قەرزەکە بەدراو بێ بۆ خۆی بدرێتەوە دراو بە جنسی خۆی بێ وەک خۆی بدرێتەوە ئەگە دراوەکان جیاواز بن مەسەلەن من 100 دلاری ئەمریکی دەتوانم بڵێم کاکە نایفرۆشم بە 200,000 نەبێ ئەگە قەرز نەبێ بۆ مامەڵە بێ بەڵێ مامەڵە و بازرگانی مەسەلەن تۆ ئەم شتە مەسەلەن من 100,000 دەم بە جەنابەت تۆ مامەڵەی پێوەکەی بەڵام دوای بێ 150 بیتەوە ئەوە جایز نییە ئەو مەرجە جایز نییە ئیلا مەگەر بڵێن من وەری دەگرم بە قازانج و زەرەر کە بێکەوە قازانجمان کردو لا 100,000 200,000 بەر قازانج بەربکەوێ ئەوە کاتی جودایە بەس ئەوە بە مەرج بڵێ 100,000 دەدەمێ دوایی دەبێت تۆ 120,000 110,000 101,000 بدەیەوە 1,000 زیادەی لەسەر بە شەرت بگری ئەو 100,000 ئەو حرام ئەگەر پارەکە مەسەلەن جیاواز بێ پارەکان جیاواز بن لە کڕنی فرۆشتندا دەکرێت ئەوەی مەرجە دەبێت لە مەجلیسدا بێ دەست بەدەست بێ بەڵام زیاد و کەمی کێشە نیە مەسەن 100 دلاری ئەمریکی حەز دەکەی بە 500,000 عێراقی بفرۆشە بێ وجدانی باش نییە بەڵام سنوورێک نییە بڵێ نابێ ئیلا لەوەندەی زیاتر کەم و زیادی ئەوە بکە دەتوانی بە زیادە بفرۆشی زۆر باشە بابچین یەک لە مەرجەکان تەمان یەک لە مەرجەکان کە تو پرسیار کرد نابێت چۆن ئێمە بتوانین مامەڵەکان بنەماکانەوە یەک لەوان نابێت ڕیبای تێدا بێت تەمان ڕیبا بابەتێکی فراوانە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ کەسێک لە بابەتی دۆلار و دینار و بازار و معاملە ئیش دەکا پێویستە لە فقهی معاملات شارەزا بێ پێویستە لە فقهی معاملات شارەزا بێ عومەر کوڕی خەتاب ڕزای خوای لەسەر بێ لە بازارەکان دەگەڕا کە خەڵک معاملە و شتی دەکرد بەس بۆی خەڵک تووشی حرام نەبێ پرسیاری دەکرد لەو بابەتانە چ دەزانی شارەزانی بۆ ئەوەی خەڵک تووشی معاملەی حرام و پارەی حرام نەبێ بۆیە مسلمان پێویستە مەسەن خەڵکی ئێمە هیچ لەم بابەتە شارەزان زۆر کەسێ هیچ شارەزانیە بەداخەوە زۆر کەسێ بەس چاوی لەوەیەکە بەس قازانج بەس کۆکردنەوە بەس یەکێکە لەو کێشانەی کایتر خەڵک ڕوبەڕوویە بێتەوە بێتە بەتەکید مەسەلەن تەماح و چاو برسیتی و چاو پڕ نەبوون و ئەوانە زۆر جار مەسیری خراپیشی هەیە ئەوە نیسانی مسلمان دەبێت بە دوای کار و کەسابەتدا بگەڕێ ئێمە باسمان کرد کە لە ئیسلامدا چەندە بەیاخ بە پارە و سەر و سامان درراوە بەڵام بەڕێگای حەڵال بەڕێگای حەڵال مسلمان نابێ بەڕێگای حرام پەنابەرێتە بەر هیچ شتێک حتا لە هەندێک حاڵەتدا کە لە شەرعدا باسکراوە کە ئینسان ئەگەر مەسەلەن گەیشتە حاڵەتیەوەی کە بمبرێ بۆی هەیە لەو خواردنانەش بخوا بەشیەوەی کە ژیانی خۆی ڕزگارکە لەو خواردن و خواردنەوەانە بخوا کە حرامە ئەگەینان نابێ بە هیچ جۆرێکی مسلمان بیر لە حرام کاتەوە نەکرد بیر لە حرام کاتەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا دەفەرمێ إن الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات فرمي حلال ديار كروني فروشنت حلالة زراعة حلالة كارو كسابة فلاحة حلالة صناعة وإشكار حلالة دكان داري حلالة هاد شي ديكي تو حلالة بەڵام لەولا شەوە ئین ئەو بازنەیەکمان هەیە بازنەیەکی حەڵاڵەکان لەولا بازنەیەک ترمان هەیە بازنەی حرامەکان وإن الحرام بين حرامش دیاری کراوە عرق خواردنەوەیە دزیە ڕێگریە چی غەل و غەش و فرت و فێڵ و هەموو ئەو شتانە حرامە وبينهما أمور مشتبهات لە بینی ئەو دوو بازنەی حەڵاڵ و حرامەدا بازنەیەکی تر هەیە کاروباری تێدا هەندێک شتی تێدایە مشتبیهن گوماناوین ینی زۆر ڕوون نین بۆ هەموو کەسێک زۆر ڕوون نین لەوانەیە ئەهلی خیبرە و شارەزایی نەبێ نەتوانێت یەکلای کات و تاخۆ لەم بازنەیە لە حەڵاڵەکانیان لە بازنەی حرامەکانە بۆیە چ دەکات لەو بازنەی ناوەڕاستەکە کە لە بینیاندا هەیە مسلمان دەبێت موقیفی بەرامبەریان ئەوە بێ کە فمن استبرأ کەسێک فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه کەسێک خۆی لە بازنەی ناوەڕاستەکە پاراست کە گوماناوین گومانیان لەسرە ئەو کاتی دینی سەلامەت دەبێت ئینسانی مسلمان دەبێت بە دوای حەڵاڵدا بگەڕێ تەنانەت دەبێت ئەو شتێنی کە گوماناوین بەداخەوە زۆر جاری مسلمان
ینی حرامی سرفە پەنای بۆ دەبە نەک گوماناویەکە بەس پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فێری ئەومان دەکا کە دەبێت و لە بازنە گوماناویەکانی ژەوانەی کە ئێستا بەلایەکدا نەکەوتون یان من و تۆ لەوانەیە چاک نەزانین بەکام لایەدا کەوتون دەبێت لەوانەشدا ئینسان ئەگەر دەیەوێت فەمەن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه کەسێک خۆی لە شوبهات بپارێزێ ئینجا دین و ئیمانی پارێزراو دەبێت مسلمان دەبێت لە بابەتی حەڵاڵ و حرامدا زۆر ورد بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هاتۆ ماڵێ کە خواردن بڵین سەدەقە و ماڵ و زەکاتی وەرنەگرتو نەی خواردووە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یعنی حەسەن و حوسێن کە حەسەن دەفەرمێ ئەوەی خواردووە خورمای خواردووە دارێک لە ماڵیاندا بۆ دیارە لە جیرانیان بووە پێگوتوە کەخ بڕشێەوە ینی فڕیدەوە نابێ بیخۆی دەفەرمێ هەر پارچەح گۆشتێک لە حرام گەشە بکا بە جسمی ئینسانەوە فەنار و ئەولا بیها ئەوە سەرنجامەکەی ئاگری جەهەنەمە ئەنی حەڵاڵ خواردن ئەرکی مسلمانە و چۆنیش ئینسان دەتوانێت لەسەر حەڵاڵ قەناعەت بکە بەڕاستی ئەو بابەتێکی پەیوەندی بە عەقیدە و بیر و باوەڕی مسلمانەوە هەیە ئینسانی مسلمانەکە قەناعەتی وابێ دەبێت قەناعەتیشی وابێ وەکو لە حەدیثی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵاتو وسەلام کە دەفەرمێ پەلە مەکەن لە ڕزق پەیداکردندا پەلەی تێدا مەکەن چونکە ینی جا ئەو پەلەوات لێ بکا پەلاماری حرام بدەیت ئەو ڕزقەی کە ڕزقی تۆیە ئەو ڕزقەی کە بەشی تۆیە سەبر بگرە خوا بە حەڵاڵ بۆ دەنێرێ بە حرام پەیدای مەکە خوا بە حەڵاڵ بۆ دەنێرێ بە زۆر جاری وایە مسلمانێک ینی شەیطان بەسەری دازاڵ دەبێت نەفز وای لێ دەکات دەوروبەر زۆر کاریگەری هەیە مەسەڵەن دەڵێ بۆ ڕفیقەکەم فلان دوکانی ئەو ئیشە حرامەی دانا فلان ئیشە حرامەی کرد فلان ئیشە خراپەی کرد خێرە لە بەرچاوی ئەو دەوڵەمەند بووە ئەویش لە بنامەکان هیچ ترمان ماوە بەنامەکان یەک لە مەسەڵەن وتمان نابێت ڕیبای تێدا بێ نابێت غەرەری تێدا بێ مەسەڵەن غەرەر یەکێکە لەو شتانەی کە بنەمایەکی زۆر گرنگە ئەوکو باسمان کرد غەرەر ینی نامەعلومی جەهالات فرت و فێڵ نابێت ئەو شتانەی تێدا بێ بابەتێک ئەو شتانی تێدا نەبوو وازحە تو ئێستا من سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو مێز و کورسیە نەبووە مێز و کورسی نەبوو بەس ئێستا زۆر بەسەراحەت دەتوانین بڵێن قەنەف و مێز و کورسی و کارەبا و ینی هەر شتێکی لە بابەتە کلێنس و هەر شتێکی لەبەر چاومان رەشتە تازەکان زۆر بە ئاسانی دەتوانین بڵێن ئەوە لە بازنەی ئین الحەلال بەین و لە بازنەی حەڵاڵەکاندانە ئەنی خوای گەورە ئەو دینەی وا ناردووە هێندە وازحی ناردووە لەیلوها کە نەهاری هاوک پێغەمبەر دەفەرمێ شەوەکەی وەکو ڕۆژەکەی ڕووناکە ینی شوێنێک نییە تێیدا تاریک و ئەوە بێ ئەو شوێن ئەو بابەتانش کە تازە پەیدا دەبن ئەوانە دەبێت ئینسانی مسلمان بەڕاستی وەقفیان لەسەر بکە تا ئەهلی اختصاص خەڵکی پسپۆر خەڵکی شارەزا قسەیان لەسەر دەکا بە دۆزینەوەی مەخاریج و دەرچە و ڕێگا بێ بۆ چۆنێتی تەعامل لەگەڵکردنی یان بە جا بە حرامکردن بوو خستنە بازنەی حرامەکان بێ یان بە حەڵالکردن و خستنە بازنەی حەڵالەکان زۆر باش جەنابی مامۆستا ئێمە بینە سەر یەک دوو بابەت بەوەی سوود لە کاتی بەرنامەکەمان کەماوەتەوە وەرگری لە زۆر شوێنی هەرێمی کوردستان مەسەلەن پێشتر لە شارەکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و ئەم جارە مەسەلەن بەم دوایانە لە دەڤەری مەسەلەن ڕاپەڕین جۆرە مامەڵەیەکمان بینی کە کارەساتی گەورەی لێکەوتەوە کە بە یەکجار مەسەلەن هەزاران کەس تووشی زەرەر و زیانی گەورە بوون لابد ئەبێ ئیسلام چارەسەری بۆ ئەمانە هەبوو بەیانی ئەگەر بە پێی بنەماکان کە جەنابەت عەرزت کردن پێی بنەماکانی ئیسلام کە دیاری کردوون مامەڵە بکرایە بەڕاستی ئەکرێ مەسەلەن ڕوبەڕوویەم کێشە و قێرانە گەورەیە نەبووینایەتەوە کە بە هەزاران خەڵک لێ کاتا زەرەری گەورە و زەبەلاح بکەن ئەویشەوەیە کە مەسەلەن کەسێک هەڵەسێ ئەم کۆمپانیایەک هەڵەسێ پارە لە خەڵک وەرەگرێ و دوایی مەسەلەن بەناوی قازانجووە و بابەتانەوە تووشی کارەسات و ڕوبەڕبوونەوە ئەبێ بەرحەڵ من ناچمە ناو وردەکاریکە وەکو هەواڵ و خەبەر بەڵام ئەمەوێ بپرسم کێشەکە لەکوێدایە جەنابەت مەسەلەن لەو دەبەرە هەی وردەکاریەکە ئێزانی کامە کێشەکەیە کێشەکە لەکوێدایە کە خەڵک بەم شێوە گەورە و زەبەلاحەیە ڕوبەڕووی زەرەر بوویەوە لە میانەی مامەڵەکردن بە ماڵ و سامانەکەیەوە تەوان ماوەستا باس ئەو بابەتی ینی تو ئەم لە کێشەکە لەکوێدا پرسیارەکە زۆر جوانە کێشەکە لەکوێدایە کێشەکە بە کورتی لەوەدایەکە خەڵک بەداخەوە کە زۆری مسلمانە الحەمدولله لە نوێژ و ڕۆژ و هەمووشۆی مزگەوت و لە هەندێک بابەتی دیکەدا پابەندە بە ئیسلامەوە بەڵام زۆر جاری وە هەیە لە بابەتی تەماح و پارە پەیداکردندا ماڵ دۆکو دەڵێن شیرینە تەماح زۆر بەری چاوی ئینسان دەگرێت کوردەواری دەڵێ زۆر کەس هەیە لەو حاڵەتەدا لەگەڵ ئەوەی کە
ئەهلی مزگەوت و دین و ئەو نوێژ و جەماعەت و میلەتی ئێمە هەمووی بە عام مسلمان الحەمدولله، بەڵام زۆر جاری شەیە کاری و کەسابەتی حرام دەکەوێتە ناو خەڵک. کێشەکە ئەوەیە خەڵک پابەندی دین و شریعەت نابێ. چۆنی مەسەلەن ئەم خەڵکە پابەندی شریعەتە بێ نوێژەکە ڕۆژووە کرێ چودانم مەسەلەن شعار دینیەکان بەرز ڕائەگرێت لەکوێ پابەندی شریعەت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە ئیمام بوخاری مسلم ڕوایەتیان کردووە، دەفەرمێ ما ذئبان جائعان أرسلا في غنم بأفسد لها من حرص المرء على المال والشرف لدينه. دووشت زۆر خەتەرە لەسەر دینی ئینسان، دووشت. دەفەرمێ دوو گورگی برسی بکەونە ناو مێگە لە مەڕێکەوە، تەمان ئەوەی شارەزای ژیانی گورگ بێ، گورگ تاکە گورگ زەربەی زۆر نییە، بەس جوتە گورگ ئەوەی لادەکان باشتر دەزانەوە لەم حاڵە بوون. ئەوە لە حیاتی ژیانی گورگ بخوێنە. جوتە گورگ زۆر مصیبەتە، یعنی جوتە گورگ لە ماوەی سعاتێک بەس 2 سعات دەتوانێت 100 سەرمەڕ بخنکێنێ، زیاتریش بخنکێنێ، کەەوە کارەساتە بەڕاستی. دەفەرمێ ئەگەر دوو گورگی برسی جا دوو گورگی برسیش دوو گورگ بێ و جوتە بێ و برسیش بن، چەندە مەترسی هەیە لەسەر مێگە لە مەڕێک کە بکەوێتە ناوی شوانی ژاگای لێ نەبێ، سەی لێ نەبێ، شوانی لێ نەبێ، هیچ شتێک نەبێ. چەندە مەترسی هەیە لەسەر ئەو مێگە لە مەڕە سووربوون لەسەر پەیداکردنی پارە و دەوڵەمەندی وەسەر لەسەر پلە و پایە ئەوەندە زەرەر بە دینی ئینسان دەگەێنێ. زۆر کەسەیە لەسەر دەوڵەمەندی بوون دین لەدەست دەدا، زۆر کەسەیە لەسەر پلە و پایە و پۆست لێرە ڕوونیکەیتەوە مامۆستا مەسەلەن جەنابەت لە پێشەوە وتت ئیسلام ڕێگر نابێت لەوەی مسلمان دەوڵەمەند بێ کار و کەسابەت بکە. لێرە مەسەلەن نەفەرمووی سووربوون لەسەر دەوڵەمەندی ئەم دوو چەمکە جیاوازی. یعنی ئێمە ئەوەی کە دیتومانە ئەو خەڵکانەی کە تووشی ئەو کارەساتانە دەبن، تەمانەوە کارەساتی ئەوەی لە پشت دەڕوویدا و لە خەڵکی کەی شوێنەکانی کەشی توش بوون، ینی ئێمە دەزانین خەڵکی زۆر شوێنی توش بوو، سەرەتاکەی لەوێ دەستی پێ کرد، دوایی تەنیەوە بۆ زۆربەی شوێنەکانی کوردستان بە مەبلەغی گەورەش. تەمان هەموو کێشەکە ئەوەیە بەڕاستی وەکو گورگە برسیەکە زەربەی لە ماڵیدا ئەو کەسەش تەماح و خۆشەویستی دنیا وتحبون المال حبا جما کە بە هەموو نوعێک ماڵ خۆش دەوێ، هەموو هەویا و هەدەف و ئاواتی بۆتەوەی کە بە دوای ماڵ و سەرۆت و سامان بکەوێ. ینی ئەوەش بە حکمی هەندێک لەوانە کاریگەری دەوروبەر ئەوە زۆر کاریگەری هەمە خەندە خەڵک قسەم لەگەڵ کردوون هەمووی گوتوێتی بینی ومە مەسەلەن فڵان کەس هیچی نەبوو، پاش فترەیەکی لەگەڵ فڵان کە سەستان و دانیشتنی کردووە، سیارەی جوانی هێناوەتەوە، وای کردەوە منیش ڕووخاوم لە بەرامبەردا، لە بەرامبەر نەفس و لە بەرامبەر شەیتاندا ڕووخاوە. وەی ئینسانی مسلمان کێشەکە ئەوەیە ڕووخانە لە بەرامبەر نەفس و شەیتاندا، چارەسەر ئەوەیە بەهێزبوونی ئیمانە، چارەسەر ئەوەیە ئینسان یعنی یەقینی هەبێ کە حەڵال ڕزقی ئەوە، کە حەڵالەکە ئەگەر دینارێکیش بێ باشترە لە 10,000 و لە 100,000 و لە مەلاین دیناری حرام. اینجا مەسەلەی ماڵ ماوەس عەباس، مەسەلەی ماڵ ینی لە فەلسفەی ئیسلامیدا پەیداکردنەکەی ڕەبط دەکرێتەوە بە قیامەت. ئەگەر لە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ورد بینەوە دەفەرمێ لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4 لە 4 شت پرسیاری لێ دەکرێت، لاقی ناجوڵێنی لە ڕۆژی قیامەتدا تا پرسیاری لێ دەکرێت لە 4 شت. یەک لەوانە ماڵە، لە 2 پرسیاری لەسەر ماڵ، من أين اكتسبه وفيما أنفقه، لەکوێ پەیدات کردووە لەکوێش سەرفت کردووە. کەواتە ئینسانی مسلمان دەبێت ئەوەی لەبەر چاو بێ ئەو دینارەکە پەیدای دەکا، یەکەم لەکوێ پەیدای دەکا، دوو لەکوێش سەرفی دەکا. گرنگە، زۆر گرنگە، هەیە بە حەڵال پەیدای دەکا، هەیە بە حەڵال پەیدای دەکا. بەڵام بەیانی کە بە حەڵال پەیدای کردووە دەچێت دەیداتە کەسێک ئەو کەسە لەوانێ کاری خراپی پێ بکە، لە مەشروعی خراپ سەرفی بکە، لەوانێ لە قەنات و لە ئیعلامێکی خراپ سەرفی بکە، لەوانێ بیداتە منداڵەکەی خۆی بینە مامۆستا سەر ئەو خاڵانەی کە کێشەکە دروستەکەن بۆ خەڵک، یان ئەم قەیرانەی هەیە بازرگانی ئەکا و سەرکەوتووە مەسەلەن هەیە مامەڵە ئەکا و نەجاحە دێن، بەڵام کۆمەڵێکی زۆر خەڵکی لێرە و لەسەر ئەم بابەتە مامەڵەیان کردووە و شکستیان هێناوە، تووشی قەیران بوون و داڕمان و ئیفلاسیان کردووە. کێشەکەم پێ بڵێ کێشەی ئەم خەڵکە چی وە چارەسەر چیە؟ بڵێ چارەسەر ینی خۆی ئێمە ماوەس عەباس ئێمە دەبێ وەکو مسلمان پێش ئەوەی بیر لە قازانج بکەینەوە، بیر لە حەڵال و حرامی بکەینەوە. بڵێ وە دڵنیا بین هەر شتێک کە حرام بێ، هەر شتێک خوا حرامی کرد بێ، هەر شتێک خوا حرامی کرد بێ، بەتایبەتی بابەتەکانی ڕیبا کە ڕیبای تێدا بێ، ئەوە مەسیری هەموو ڕیبایەک یەمحەق الله الربا. خوای گەورە ڕیبا مەحق دەکا. مەحق چییە؟ مەحق ئەوەیە نەکەر مایەکە دەڕوە، نەکەر قازانجەکە دەڕوە، مایەکەش و بن مایەکەش دەڕوە. یەکێک لەو کێشانەی کە لەم مامەڵەیە بەڵێ، یان یەکێک لەو ڕیبای تیا بوو، زۆریان ڕیبای تێدایە، بەڵێ ڕیبای تێدایە کابرا گوێی لەوە نیە، بۆیە مایەکەشی لەگەڵ دەڕوە،
قازانجەکەش دەڕوا مایەکەش دەڕوا جواری بە بنمایەکەش بنمایەکی ینی لەسەریش قەرزدار دەبێتەوە بۆ ئینسانی مسلمان دەبێت کەم شت بە دوای حەڵال و حرامی دابگەڕێ اینجا چاوی لە قازانج بێ ینی قازانجێکی کەم کە بە حەڵال بێ دەبێت بەلایەوە زۆر زۆر گرنگتر بێتەوەی کە زۆر بێ و حرام بێت چونکە ئەمە لە حدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام باسمان کرد کە دوو گورگی برسی چ زەربەیەک دەدەن یان ئینسان تەماح چ زەربەیەک لە ئینسانی مسلمان دەدەن ئەو خەڵکی کە تووشی ئەو کێشانە دەبن ماوەسا ئەو خەڵکەیە بەداخەوە طبعا جێگەی دەستخۆشیە کە مامۆستایانی ئاینی لە دەڤەری بیتوێن و پشدەرە من زۆر ئاگادار بووم هەر لە سەرەتاوە لە ڕێگەی خوتبەی جومعەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە لە ڕێگەی حتا لەو ڕێگەیەوە کە ئێمە وەکو زانایان لە دەڤەری ڕاپەڕین داوامان لە ئەنجومەنی باڵای فتوای کوردستان کرد کە بێنە سەرخەت و لەسەر ئەو بابەتە کە قۆڵبڕینێکی زۆر زۆر وازح و ئاشکرا بوو پارەی منی لە تۆ وەردەگرت پارەی لە من وەردەگرت و هەندێکی دەدا بە تۆ لە تۆ بۆ کەسێکە و لەو ینی شتەکە وای لێ هاتبوو زۆر وازح بوو زۆر وازح بوو پێشترەوە هۆشداریتان هۆشداری زۆر جدیماندا و حتاوامان کرد ئەنجومەنی باڵای فتوای کوردستان بێتە سەرخەت فتوایەکی تایبەتیان لەسەر بابەتی مامەڵە ئەو مامەڵەی کە لە پشدەر دەستی پێ کرد فتوای تایبەتیان لەسەر دەرکرد کە ئەو بابەتە حرامە بۆیە خەڵکێکی زۆر کشانەوە خەڵکێکی زۆر وازیان هێنا بەڵام خەڵکێکیش هەبوو تەمان تەماحی دنیا پیسە و ئینسان ماڵ خۆشەویستە و خەڵکێک هەبوو چوو بۆ ناوی بە حساب بە ڕقەمەکەی خۆی مەسەلەن 50 وەرەقەی تێکردووە بەو تعبیری خۆیان 50 وەرەقەی تێکردەوە بە دوای 2-3 مانگ بۆتە 100 وەرەقە دیسان دووبارە تێکردوەوە بۆتە 200 وەرەقە 500 وەرەقە هیوا هەیە پرسیاری لێ دەکەی ینی دەڵێ 6 دەفتەر و 7 دەفتەرم ڕوویوە کابرا زۆریش فەقیر بووە بەڵام کە لێی دەکۆڵی لەوانە کابرا 20 وەرەقە 30 وەرەقە هەیە 6 دەفتەری داوە بە تەما بۆ دەوەرگرێتەوە ئەمە چوارەیە بێتە ڕیبە بەڵێ بەتەکید حرامە جگە لە ڕیبا شەر قۆڵبڕینێکی قۆڵبڕینەوە احتیالەوە قۆڵبڕینە بۆ چونکە هیچ معاملەیەک نەبوو بەس وەری دەگرت لە زۆرانی وەردەگرت و دەیداوە هەندێکی خەڵکیکی مامەڵە نییە بە شێوە دروستەکەی بە شێوەی ئیسلامی وەک خۆشی لە مقابلەکەشی گوتی من تەنها پارەم لە خەڵک وەرگرتووە ئەوەی ئەمڕۆ سەرەی هاتووە ئەوەی ئەمڕۆ لێم وەرگرتووە داومەوە بە ئەوەی کە دوێنێ سەرەی هاتووە پارەکەم داوەتەوە ئەو ئی ئەمڕۆ لێم وەرگرتووە پاش 3-4 مانگی دیکە ئی دوای ئەو کە وەرم گرتوتە داومەوە ئەو ئاوە بە تەسەلسول هاتووە بۆیە خەڵکێکی زۆر بەداخەوە لە ئەنجامی دەتوانین بڵێن پابەند نەبوون بەڕێنمایی شەریعەتەوە تووشی ئەو حاڵەتە بن من لێرەوە یەکشت دەڵێم وەکو وەسێت وەکو داواکاری لە هەموو مسلمانان بە تایبەتی گەنجە خۆشەویستەکان تەمان لێ ساڵە وڵاتی مە گەنج زۆر بێکارە ینی حەق خۆیەتی گەنج کاری هەبێ ئیشی هەبێ پارەی هەبێ هیوایەتی خۆی پێجەبەجێ بکە ساری جوانی هەبێ ماڵ و خان و ژن بێنێ و خێزاندار بێ ئەوانە هەموو حەق خۆیەتی و بەڵام دەبێت لەگەڵ ئەوەشدا کە حەق خۆیەتی وریا بێ ینی هەڵ نەخەڵەتی ینی ئەو خەڵکی کە تووشی ئەم حاڵەتە بە زۆریان گەنجن زۆریان ئەو گەنجە فەقیرانن کە 15-20 دۆرەقە پەیدای کردو بە کرێکاری بە سیارێکی شڕە سیارێکی پێکڕیوە بۆ وەستایەک بۆ چۆتە سەر ئیش پێی سیارەکەی بۆ فرۆشتووە گوتوویەتی پێی دەوڵەمەند دەبم ینی هەموو کەس ئەوە بکاتە قاعدە یاسانویەکی هەبوو تێ کردووە زێڕی خێزانی تێ کردووە ینی ئەسڵەن ئامۆژگاری بۆ هەموو مسلمانێک ئەوەیە بە تایبەتی گەنجە خۆشەویستەکانمان ئەوە کە هەر ئیشێک دەکەن بزانن حرامەیان حەڵاڵە ئەگەر حرام بوو بەر چاویانەوە بە $10 داهاتە بەردەست خۆی لێ بپارێزن چونکە ئیلا حرام سەرنجامی خراپە ئیلا سەرنجامی شکستە زیان شکستی مادیشی بەسەردادێ ویان شکستی نەفسی و کۆمەڵاتی ینی ئەو لە کاتی مامەڵەکەیە پێش مامەڵەکە بۆنبوونە نایێت لە مامۆسایکی بەڕێزی وەکو جەنابەت بپرسێ یان لە مامۆسایکی ئاینی بپرسێ کە ئەمە حەڵاڵە یا حرامە ینی خۆی ئەوە بە ڕوانینێکی سەدحی ڕووکەشی دەڕوانیاڵی حرام نییە ئایا حەڵاڵ و حرام ئەوە بە ڕوانینی ڕووکەشی پیشان دەدرێ کابراوتی شاخ نییە لی ڕوابێەوە نییە چۆن کایانی خۆی گەورەترین مشکلە فعلەن ئەوەیە کە مامەڵە تازەکان ینی هەندێکیان ڕووپۆش کراون بە هەندێک ڕووپۆشی تەنانەت شەرعیش ینی کابراگەر زۆر ورد نەبێ بۆ نمونە ئەو مامەڵەی ئەو کابرا دەیکرد کاکە پەرداغێک ئاوە ئەم سیارێکە کەلوپەلەکە بۆ ماوەی ئەوەندە مانگە بە شتێک زیادە ئەو بابەتی قست و شتێک زیاد بە قەرز و بە حازر شتێکی زیاد هەبێ ئەوە لە فقه ئیسلامیدا جمهوری عولەما لەسەر ئەوەن کە جائیزە من سیارێک بەجناب بدەفرۆشم بە حازر بە 100 وەرەقە بە قەرز بێ بە 110 وەرەقە 120 لە هەندێک بابەتی تایبەتی خۆیدا جائیزە بەڵام نووسراوە و بەڵام نەک ئەوەش ببێتە بچێتە بازنەی ئەوەی کە پێ دەڵێن تەوەڕوقی منەظەم ینی
هەر ئەوش بکڕیەوە بفرۆشیەوە ویددیو ئەو ڕەدەڵ و بەدەڵ تێکەڵکردن ئەوە دەچێتە قاڵبی حرام و فێڵ و ڕێگایەکە بەرەو حرام دێ مەسەلەن دڵکاکە من سارت لێ وەردەگرم کاکە بە 4 مانگ ئەوەندەش قازانج دەدەمێ بەس تۆ کە سارەکەی دەدەی ئەو خۆ ناچێ مەعاملە بکە ئەوانە سارەکەی تۆش دەفرۆشێ و بە 50 وەرە قەزەرەری فرۆشتووە لەو 50 وەرە قەزەرە و هەر قازانجی کرد تا ڕوخا مەسەلەن ئەمە بەس ماهرێک حاڵەتی دیاریکراویش نیە ینی هەموو حاڵەتانەوان کە شەرە حرامی کردوون ئیلا سەرنجامەکان بەرەو ئینهیار و بەرەو ڕوخان و بەرەو داڕمان بۆیە مسلمان ئەگەر بیەوێ ماڵی حەڵال بێ بۆ قیامەتی و بیەوێ پارێزراویش بێ پێش هەموو شتێک بابێ پرسیارکە لە حەڵال و حرامی ئەو مەعاملەی کە دەیکە زۆر باشە ئەوە لە بەرنامەکەمانە ماوەتەوە دەیدەین بە بابەتی کڕین و فرۆشتن بە ئۆنلاین و دراوی دیجیتاڵی بابینە سەر دراوی دیجیتاڵی پێشتر پێم خۆشە بینەران بزانن کە دراوی دیجیتاڵی گریمانەی ئەلیکترۆنی چییە جوان تاوان بابەتی دراوی دیجیتاڵی یان دراوی ئەلیکترۆنیان ئەوەی پێ دەڵێن دراوی ژمارەیی یان دراوی گریمانەیی مەسە ئەو بابەتانە هەر ناوێکی لێیە بەڵێ بابەتێکی تازەیە تازە بۆمانای نیە هەر ئەمڕۆ تازەیە لەو چەند ساڵەدا هاتوتە مەیدان و قسەی لەسەر کراوە ئەم سەدە تازەیە لەگەڵ خۆیان هێناوی بەڵێ ئەم سەدە تازەیە لەگەڵ بە تایبەتیش لە دوای بڵێن 2008 و پێش هەشتیش قسەی لێ کراوە بەڵام لە 2008 زیاتر و 2009 هەندێک بابەت بتکۆین و ئەوان هاتنە مەیدان و زیاتر بە دنیا ناسران و ئەوانە ئەو بابەتێکی تازەیە من وەکو کە تەمەنێکم لە مەلایەتیدا سەرف کردووە و لە منداڵیەوە فەقێ و بە لە فەقێتی و بە مەلایەتی و ماستەریشم لە کڕین و فرۆشتن و بیع و معاملات هەیە و بەڵام لەگەڵ ئەوەشدا بە حەقی خۆمی نازانم بابەتێکی ئاوا هەستیار وەکو دراوی ژمارەیی بابەتێکی ئاوا هەستیار من بەڕاستی بە حەق خۆم نەزانیوە بە خۆم بە قابلی ئەوە نەزانیوە بێم فتوای حەڵاڵ و حرامی لەو بابەتە ئەمە نەورد و ئەوەندە بابەتێکی ورد و ئالۆزە ینی بۆ زۆریشم لەسەر خوێندوتەوە زۆر گوتم ماستەریشم لە بیع و معاملات هەیە بەڵام ینی هێندە ئالۆزە هێندە عملیەکی ئالۆزە وە نەبێ بڵێم ینی ئالۆز بۆمانیاش هەر کەس نەزانێ بەڵام ئیختساسی من نەبووە ئەوەی خۆم نەزانیوە بۆیە من پێم وابێ قسەکردن لەسەر ئەو بابەتەش دیسان دووبارە ئیشی ئیمام و خەتیبێک نییە ئیشی بانخوازێکی ئیسلامیش نییە تەنانەت ئیشی مستەقفێکی ئیسلامی نییە ئەگەر زۆریش دیندار و مسلمان و بەڕێزی ئەوە نییە ئیشی کەسانێکە کە ئەهلی خیبرە بن هەم خیبرە لە شەرعدا و هەم خیبرە لە بابەتی اقتصادەکاندا حتا لە مەجمەعی فقهی کە لە وەبزانم 2017 و ئەو بابەتە ئەو کاتانەوە بیزەبت ساڵەکەم ئەگەر غەڵەت بم لە جدە کۆبوونەوەی کرا لەسەر ئەوەی تاخۆ ئایا دراوی ئەلکترۆنی حەڵاڵە یان حرامە و دراوە ئەلکترۆنی پێدا بەتایبەتی بیتکۆین ئەو کاتی وەن کۆین زۆر ڕەواجی بڵێ ئێستا هەمشێوەیان زۆر یان ئێستا هەمشێوەیان زۆر مەسەڵەن بیستریت هەیە و بیسکۆین هەیە و زۆریان هەیە تاخۆ ئایا حەڵاڵە یان حرامە مەجمەعی فقهی کە دانیشتن نەیانتوانی لە مەرحلە قۆناغی یەکەمدا قسە لەسەر ئەو بکەن کە فتوایەکی ڕاست بن بڵێن حەڵاڵە حرامە بۆ ئەزانی مامۆستا هەیە بە تەلەفۆنێک لێرە چێتە ناو پرۆسەکەەوە بە یەک تەلەفۆن بڵێ ئەوان چیان کرد تەمان هەوو علەمای گەورە بڕیاریاندا 6 مانگی کە مۆڵە درێژکەنەوە خبرای اقتصادی استیعانە بە خبرای اقتصادی غیرە مسلمانیش بکەن لە ئەمریکا لە یابان لە وڵاتانی دیکە پرسیان پێ بکەن تا ئەو بابەتە چۆن نیە دوای 6 مانگیکە اینجا سێ لە خبرای اقتصاد و سێ لە خبرای شەرعی علەمای شەرعی گەورە اینجا فتوایان بە ئیجماع و ئیتفاق هەردوو لە اینجا گوتیان بابەتی دراوە ئەلکترۆنەکە حرامن بۆ چونکە ئەو بابەتە ئەو دراوە ئەلکترۆنی لە ڕاستیدا ئەگەر دێتە ناو قەزیەکەی تەنها چییە تەنها ئەوەیە ڕقەمێکە داخل کراوە نووسراوە کۆدێکە نووسراوە جفرەیەکە دانراوە کە ئەتۆ مەسەلەن لە ئێستادا کە دراوی بتکۆین دوسێ ڕۆژە هەر دەفڕێ ینی پێڵنە قەبزەی ساڕۆخی بە مەسەلحی قسای قەبزەی ساڕۆخی ینی لە 2 دەفتەر و 7 وەرەقە لە 27,000 دلارەوە لە ماوەی هەفتەیەکیدا بوو ئەگەر ئەم ڕۆژەوانە قەبزەیەکی کەی کرد بێ تا شەو ئاگادار بووم کە بۆ 3 دەفتەر و 40 وەرەقە ئەوانە ڕۆژ باش ئەم جۆرە دراوە لەگەڵ دراوی لای خۆمان چ جیاوازی زۆرە بۆ ئەم حەڵاڵە بۆ ماوەسا جیاوازەکەی ئەوەیە کە ئەم دراوەیە لە بەردەستی ئێمەدایە مەسەلەن ئەو دراوی دیناری خۆمان مەسەن دیناری عراقییان دۆلاری ئەمریکی هەر دراوێکی دیکە دەوڵەتێک پشتیوانی کردووە دەوڵەتێک بە قانون پشتیوانی دەکات بەنکی مرکزی هەر وڵاتێک خۆی بە خاوەنی دەزانێت بەیانی تۆ ئەم دراوە ئەتۆ دراوە لە بەردەستەدا دەتوانی بەکاری بێنی بۆ هەموو شتێکی خۆت بەکاری بێنی اینجا دوای ئەو بەیانی ئەو دراوە
وەزعی کاتە پێشە گۆڕانێک دروست بوو ئەتۆ کەسێکی نات و زەرمەند بی دەوڵەتێک هەیە مەسەن لە تەمەنی خۆ گەرانتی هەیە مە لە تەمەنی خۆماندا سەدام نەما و دیناری عراقی گۆڕانی بەسەردا هات و یەکسەر گوتیان کاکە پارەکانتان بێننەوە سویسری قەدیمەکە بۆتان دەگۆڕینەوە نەبوو بەڵام ئێستا دراوی ئەلکترۆنی ئەو بەتایبەتی بتکۆین ینی ئەوەی کە نقطەی قووەت و شانازیەتی کە زۆر خەڵک باسی دەکاوە خوبەرە زۆر ئەوەی کە زۆر قسەی لەسەر دەکاوەی کە نقطەی قووەت و شانازیەتی ئەوەیە کە دەڵێن زۆر پارێزراوە ینی عملیە ئەلکترۆنیەکەی هێندە محەسەن و معقەدە کەس ناتوانێت دەستکاری بکە بەڵام ئەو قسەوانە شەریکەیەکی ئەمریکی ناوی شەریکەی سایفرترێسە شەریکەی سایفرترێسی ئەمریکی کە شەریکەیەکی مختصە لە بواری ئەمنی ئەلکترۆنیدا لە 2010 راپۆرتێکی کردووە لەسەر بابەتی دراوی ئەلکترۆنی و دراوی ژمارەی و ئەو بابەتانە دەڵێ ئێمە بۆمان دەرکەوتووە کە لە ماوەی نۆمانگی سەرەتای ساڵی 2010 زیاد لە 900 ملیۆن دۆلار دزراوە لە حساباتی بتکۆین کە وەکو گوتم هەموو فەخر و شانازەکان ئەوەیە کە دەڵێ زۆر محەسەن و پارێزراوە و هیچ قووەتێک نییە ینی ئێستا دنیای تەکنۆلۆژیا ئێستا ئەم زۆر ینی واڵایە زۆر خەڵک سین و ئەمریکا منافەسان لە بینی خۆیاندا هەیە بەردەوام ئەو لەسەر ئەو پێشانی لەم مامەڵی ئەم جۆرە دراوەش ینی قازانج لەمەیە کە تۆ بۆیە بەشداریەکەی طبعاً قازانجێکی زۆر بەدەستبێنی قازانجەکەش ئەوەیە پارە لە خەڵکێک وەرەگرەی دا بە خەڵکێکی تر ئەوەی بتکۆین ئەوەش تقریبان ئەوەی بتکۆین بەس ڕقەمە داخڵی دەکا ئێستا مەسەن تۆ خاوەنی کۆدێکی بەس خانی کۆدێکی 3 دەفتەر و 40 وەرەقە ئەمڕۆ گەر زیادی نەکردێ ئەم شەو تاڕۆ 3 دەفتەر و 40 وەرەقە دەخەیە بتکۆینێکەوە داخڵی دەکەی و دەڕوە دوای ئەتۆ ناتوانین بەرگی پێ بکڕی خانی پێ بکڕی خەڵکێک دێ گەنجێک دێت چوزانم کەسێک دێ ینی زۆر دانیشێ وەکۆ لای کوردەواری خۆمانەڵێ شێر و ڕێوی زۆرت بۆ هێنێتەوە ئەمە وایە و ئەمە جیاوازە و ئەمە حەڵاڵەوە ینی بە شێوەیەکی گشتی ینی بڕیاری لێ دراوە کە ئەمە حرامە و ئیشکالاتی هەیە ئەوەی من متابعەم کردووە هەرچی مەجامیع فقهی هەیە لە وڵاتانی ئیسلامی لە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانەوە بگرە تا دارولئیفتای مصری مەجمەعی فقهی لە قەتەر لە سوودان لە تورکیا لە سووریا لە زۆربەی وڵاتان لە وەقفی سونی بەغدا ئەوەی من کە ئاگادار بم هەمویان فەڵەستین تەنانەت لە دووبەی تەنانەت مەجمەعی فقهی ئیسلامی لە ئەوروپا هەر هەمویان بە یەکدەنگ دەڵێن دراوی ئەلکترۆنی و ئەوەی پێڵان ئەلکترۆنی بتکۆین مامەڵە پێکردنی حرامە چونکە دراو نییە چونکە ئەسڵن دراو ئیشی دراو ئەوەیە تۆ بۆ مامەڵەی بازرگانی بەکاری دێنێ مەسەلەن ئەوەی لە ئیسلاما پێ ئەوترێ دراو ئەبێ چ مەرجێکی مەرج ئەوەیە کە دراو دەبێ بۆ بازرگانی بەکاربێ مەسەلەن ئێستا دیناری خۆمان دۆلاری خۆمان کە دۆلاری ئەمریکا هەیە تۆ دەچێ بازار دینارێک دەی جلوبەرگی پێ دەکڕی دینار دەدەی خانی پێ دەکڕی سارەی پێ دەکڕی وە نەبوو بەکاردێ خودی پارەکە بۆ خۆی خودی پارەکە ینی کاغەزێکە خۆ کاغەزێکە لەم بڵێ بەس حکوومەت قانون دەوڵەت یاعتیبارێکی بۆ ئەو کاغەزە داناوە ئەتیبارێک بۆ کاغەز داناوە بۆیە تۆ شتی پێ دەکڕی ژانی خۆتی پێبڕێ دەکەی پارە لە زمانی عمری کوڕی خەتابدا ڕزای خوای لەسەر بێ ویستی پارە دروستکە لە سکەی تایبەت لێدا لە سەرمی وشتر بەس شارەزانی ئەو کاتی بابەتە اقتصادەکان بڵێن بواری مالیە و اقتصاد وتیان ئەی ئیمام ئەگەر تۆ بڕیار بدەیت چەرمی وشتر بکەینە پارە هەموو وشتر سەردا بڕێن وشتر نامێنێ ینی وشتریش بڕبڕی پشتی اقتصادی ئەو کات بووە بۆیە بڕیارەکان پێگۆڕی ینی ئەگە چەرمی وشتریش حکوومەت و دەوڵەت یاعتیباری بۆ دانێ کە ئەوە پارەیەکە زۆر تەبیعیە ئێمە کاغەزێک حکوومەتی خۆمان بڵێن حکوومەتی عراقی بنکی مرکزی عراقی کاغەزێکە و کردوویەتە هەندێک ڕسمی تێدا دروست کردو دەڵێ ئەوە پارەیە و اعتیباری هەیە و فعلا اعتیباری هەیە بەس ئەو بتکۆین و ئەو بابەتە ئەو ژمارەیانە ئەوانە هیچیان ینی غیتای قانونیان نییە هیچیان پارێزراونین لە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان خەریکی ئەم جۆرە مامەڵەیە ینی لە هەر لەم زەمانەی قسەشە فەرمووی چەند مانگی ڕابردوو بوو مەسەلەن کۆمپانیایەک بەو ناوەوە لەسەر ئەو شێوەزە ستایلە دراوی ئەلکترۆنی نزیکەی 4 ملیۆن دۆلاری بردو ئێستا وونە خەڵکێکی گیرا و خەڵکێکی ینی تۆ چیت هەیە بە ئەو خەڵکانەی کە بە
تێگەیشتنی جۆرە و جۆرەوە ئەش لە نێو ئەم پرۆسەیەوە خۆی ئەو کەسانی کە ئەو شتانە دەکەن ماوەسە باس دائیمەن بە دوای وەکو قال و قیلێک دەرچێکدا دەدۆزنەوە لەم ڕۆژاندا لە ڕانیە کۆڕێکە بوو چەند مامۆستایەکی بەڕێز بوون کە پرۆفیسۆر بوون لە فقی ئیسلامیدا کە باسی بەتەی حەڵاڵ و حرامی بیتکۆینیان کرد کە حرامە و هەموو لەمای شەرع و خبەڕای اقتصاد و ئەمانش بە غەڵەتی دەزانن لە ئێستادا بەم شێوازەی ئێستا بتکۆین حرامە معاملەی پێ نەکرێ کوڕێک هەستا گوتی والله ئێوە فتوای کلاسیکی و تەقلیدی دەدەن ئێوە مەلای قەدیم و فتوای تەقلیدی و دنیا زۆر پێشکەوتووە فعلەنەوە پرسیارێکی گرنگە ینی ئێوە ئەتوانن وەڵامی ئەمە بدەنەوە ئەم جۆرە قەناعەتە جاگەر فتوای تەقلیدی و کلاسیکی بێ و مامۆستا مەسەڵەن کە قسەی لێ دەکا پرۆفیسۆرە لە فقی ئیسلامیدا پرۆفیسۆرەکە اینجا من ئەو قسانی کە من ئێستا کردومە هیچی قسەی تەقلیدی و کلاسیکی نییە من باسی اقتصادی ئەمریکیت بۆ دەکەم باسی خبەرای اقتصادی ئەمریکات بۆ دەکەم باسی یابان و باسی وڵاتە پێشکەوتوەکان بۆ دەکەم من شکستی گەورەت بۆ شکستی گەورە بۆ دەهێنەوە بەڵام ئەو هەر دەیەوێ بڵێ کردوویەتی ئیشەکە دەیەوێت بیشەرعێنێ دواییش کە زەرەری کرد ئێستا ئەم معاملەی کە باسمان کرد ئەوەی کە لە پشت دەڕوویدا خەڵکێکی زۆر سەرەتا کە پێمان دەگوتن حرامە هەبوو تو ڕۆژ دەبوو پێشی ناخۆش بوو زۆریش پێی ناخۆش بوو مەزە قسەی کەسێکی دەهێناوە کە ئەسڵەن ئەهلی عیلم و هیچ نازانێت دو فلان کەس گوتێتی دروستە فلان کەس گوتی دروستە ئێستا کە زەرەری کردووە ئینجا ئێستا دەڵێ وەڵام مامۆستا ئێوە بە چاکی وەتان نەگوت و مەسەلەن هەر دەیەوێ بڵێم نەهاتی قۆڵم دەستم بگری کە کاکە نەیکەمێ خۆ شتیوە ناکرێت کاکە تۆ لە منبەر پێت گوتراوە لە تۆڵی کۆمەڵاتی و سوشال میدیا پێت گوتراوە لە قەناتی فەزایی بۆت باس کراوە فتوات بۆ دەرچووە حرامە مەیکە کە ئێستا زەرت کردووە ئینجا دەڵێ حرامە ئەو بابەتی دراوی ئەلکترۆنی بتکۆینیش ماوەسا باس بەدڵنیاییەوە بەو شێوازەی ئێستا بەدڵنیاییەوە بەو شێوازی بتکۆین کە دەڵێم ئێستا ینی ئەگەر دەوڵەتێک تەبەنی بکا بیکاتە پارەی خۆی بیپارێزێ غیتای قانونی هەبێ زەمانەتی هەبێ ئەو کاتی جودایە بەڵام بەو شێوازەی ئێستا بەدڵنیاییەوە ئەو کەسانی ئەو کارانە دەکەن سەرنجامەکەیان لە مەوزوعی سلێمان هەرشۆی خراپتریان بەسەردێ و پەشیمانیش دەبنەوە بەڵام زوو درەنگ ئەوە دەکەوێتەوە سەر ئەوەی تا چەند ئەو کەسێک کە بۆم کارە هەستاوە تا چەند احتراما فێڵبازە دەتوانێت فێڵ و حیەلی خۆی بشارێتەوە لە خەڵک تا چەند دەتوانێت ئەوە دەنا سەرنجام و مەسیریان هەر ئەوەیەکە وەکو زۆر کۆمپانیای دیکە کردوێتی بەسەریان هاتووە بابەتێکی گرنگ هەبوو ویسمان بە فراوانی قسەی لێ بکەیت بەڵام هەر بە پرسیارێک ئاراستی یەکەم و لە ماوەی 2 دقەیە وەڵام بیتەوە مەمنونم کاتمان نەماوە بابەتی کڕین و فرۆشتن بە ئۆنلاین کە ئەمە بابەتێکی جیاوازە لە دراوە ئەلکترۆنیەکان باشە من کاڵام هەیە لە ڕێگەی ئینتەرنێتەوە دەیفرۆشم بە خەڵک مامەڵەیەکە و ئیکرە من بۆی دەنێرم و یەکتری نابینین مەسەرە نەویش پارەکە دەنێرێ ئەمە تا چەند ڕەوایەتی هەیە و کێشەی تایە ئەوە ئەگەر کڕین فرۆشتن بە ئۆنلاین ئەگەر ئەو مەرجانێک کە عەرزی دەکا لە کاتی ئەوەکەدا مەرزەکانی تێدا بنۆکە خۆی هیچ کێشەی تدانە بە تاتی بابەتی کەلوپەل و ینی بازارکردنی ئۆنلاین شتێکی زۆر تەبیعی و شتێکی زۆر باشیشە ینی تۆ لە بەغدا لە بەسرا لە شوێنێک کتێبێک عرض کراوە ئەو تەبعەیە فلان تەبعەیە بۆ نمونە تەبعی فلان شوێنەیە حەجمی لاپەڕەکانی ئەوەیە فۆنتی نووسینەکەی ئاوایە هەموو شتەکەی جوان عرض دەکەی ڕسمیدا دەبەزێنی من دەڵم کاکە بۆم بنێرە و کتاوام دەوێت بەو مەرج و شەرتانە ئەوە زۆر تەبیعی و ئەگەر فێڵوی تیا بوو مەسەڵکەشکردنی تیا بوو دروست نییە ئەتو حەقی ڕەتکردنەوەت هەیە ئەگەر کابراش بڵێ ڕەدی ئەوە ناکەمە تو حەقی ڕەتکردنەوەت هەیە شەرعەن بەڵام ئەگە مەرجەکان وەکو خۆی بن زۆر شتێکی تەبیعی و ئاسانکاریشە و کارێکی باشە و هیچ کێشەی تدانی زۆر سپاس بەڕێز مامۆستا عەبدوڵڵای دەرەکۆتەری کاتمان گرتی زانیاری و معلومات و بنەمای جوانت ڕوون کردەوە بەشیت بە بینەرانی وادارم هەموو لایەک سوودیان لێ وەرگرت بێت و بیکەنە بنەمای کارکردن و مامەڵەکردنیان بە دراو ئەلکترۆنیەکان و ئەگەر ئێرەش تێریان نەکردن مامۆستا جەنابیان لە خزمەت خەڵکان هەمیشە و مامۆستایانی بەڕێز هەمیشە دەرگایان وڵایە سوپاسیانەکەی بۆ ڕوونکردنەوەی بنەما شاریەکانی مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان زۆر سپاس دووبارەوە خێر بن سپاس بۆ جنابیشتان ئەگەر مەجال ما بە یەک پەیامی کورت حەز دەکەم بڵێم پەیامێکی تایبەت و کورد بە تایبەتی بۆ ئەو مامەڵەی کە لە پشت دەڕوویدا ئەوەی پێویستە ماوەڵی سلێمان هەرشۆیی زۆر کەسێ ئاگادارین کە خێزانەکەی زێڕی تێکردووە زێری ماڵی خۆی تێکردووە جا هەیە مێردەکەی ئاگادار بۆ هەیە ئاگاداریش نەبووە پەیامێکمان بۆ هەموو خەڵک ئەوەیە کە تازە زەرەر هاتووە کوردەواری دەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە ماڵیان ڕۆیشتووە بە ئەو خەڵکانە بە سەبر و بە تەحمل بن بە تایبەتی پیاوەکان لەگەڵ یەکتریان ژن لەگەڵ مێردی خۆیدا کە لەوانێ ژنیوە هەبوو بە مێردی خۆی گوتەوە مەکە
پێی گوتوە ماگاداری ژنەکە پێی گوتوە حرامە خراپە وامەکە بەس مێردەکە بە قسەی نەکردووە جاری واژن بە قسەی پیاوی نەکردووە پیا بە قسەی ژنی نەکردووە هەردوو حاڵەتەکەی لەوەدا کێشە بۆ یەکتر دروست نەکەن کێشەکە نەبێتە کۆمەڵایەتی نەبێتە کێشە کۆمەڵاتی خوانە خۆسا لێک جیابوونەوە ئەو بڵێ وڵا خەتای توم دائیمەن بۆ لەسەر یەکتر تازەش دەکە هاتووە ئومێد دەکەین دام و دەستگا پەیوەندیدارەکانیش بە هاوکاری هەموو لایەک و بە دڵنیاییەوە زانیانیانیش پشتیوان دەبن بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکرێ ینی بە جۆرێک لە جۆرەکان بە کەمترین زیانی کۆمەڵاتیشی لی دەرچین ئەوە دوا پەیامانە دەستپاس بەڕێز مامۆستا عەبدوڵڵا بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی جارەی بەرنامەکەتان دین و دنیا تا ئەڵقەیەکی تر پێتانەگەینەوە تەندروست بشین خواتان لەگەڵ